ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز بنا ڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆرەما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لە سەر عێراق لە بەردەم ئاڵۆزیەکاندا ڕۆژ بە ڕۆژ دوای هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەوشی عێراق بەرەو ئاڵۆزیە ڕۆ ڕەوشی دیالەوەی کە بینیمان ڕوویدا ینی ڕەوشێکی خوێناویەوە ئەگەر بەری پێنەژیرێت ئەمە پەلە کێشێت بۆ کۆمەڵێک ڕووداوی گەورەتر و نەخوازراوتر و دڵتەزێنتر کە بە هیچ لایەک ئەو کاتە کۆنتترۆل ناکرێت. حکوومەتی عێراق لێسادا هێزێکی زۆری ناردۆتە دیالە بۆی کە ئەو ڕەوشە نەخوازراوی لەوێ دروست بۆ ماوەی چەند ڕۆژێکە تا ڕادەیەک ئاسایی شوارامی باڵکێشە بەسەرەوێدا. ئەوەی کە مای نیگەرانیە هۆزەکانی ئەو ناوچەیەش بە هۆزە سونیەکان بە هۆزە شیعەکان ئەمانی ژانی ئاڵۆزی لە نێوانیاندایە. ئەبینی دوای ئەنجامی هەڵبژاردنەکان بە تەواوەتی عێراق ینی بۆتە دوو بەرە. بەرەیەکیان ئەوەی کە ڕوویداوە پێی قبوڵ نییە و بەرەیەکیشان خۆشحاڵە بەوەی کە لە ئەنجامی هەڵبژاردنەکان بەدەستی هێناوە. دواکەوتنی پێکەنانی حکوومەتی عێراقیش ئەمە هێندەی تر کاریگەری هەیە لەسەر ئەو دۆخە خراپەی کە خەریکە عێراق دەباتە کەنارێکی نارام و لێواری مەرگەوە. دیالە بۆتە فۆکس ئەوەی کە هەمووان دەیانەوێت بە تەواوەتی کۆتایی پێبێنرێت ئەو دیاردەقێزەونەیە کە خەریکە دەبێتە شەڕی تایفی نێوان تایفەکان. ئاخۆ حکوومەتی عێراق لە ئاستی ئەو بەرپرسیارەتیایە هۆز و تایفەکان لە ئاستی ئەو بەرپرسیارەتیان کە بتوانن ئەم شەڕە نەگریسە لە عێراق و لە عێراقیەکان دوورخەنەوە ڕۆڵی مەرجعیەت، ڕۆڵی کەسایەتیەکان، ڕۆڵی لایەنەکان، ڕۆڵی هەرێمایەتی و هەروەها ڕۆڵی ئەمریکا لەم بارودۆخەدا بەچی دەگات. گفتوگۆکەین لە سەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاگیوا سەید سەلیم نووسەر و چاودێری سیاسی کە لە ڕێگەی سکایپ لە ڕەواندز دەگەڵمانە کاگیوا سڵاوت لێبێ، هەروە بڕێرە کاک حەسەن عەلی نووسەر و یاساناسی ژە کەرکووکەوە پاشکەمێکی دیکە ئامادە بێ لەگەڵمانە. کاک هیواگەل لە بەڕێستەوە دەست پێ بکەین. وەسی عێراق بە گشتی ئەگەر وێنای بکەیت دۆخێکی زۆر سەختە و قورسە و ئەوەی کە پێشببینی دەکرێت ینی جۆرێک لە ئاڵۆزیە کە ئێستا سەری هەڵداوە لە هەندێک لە ناوچە سونە نشینەکان بە دیاریکراوی ئەوەی لە دیالە گوزارێت هەندێک ناوێنێن ینی سەرهەڵدانەوەی داعش، هەندێک ناوێنێن دروستبوونی تەیارێکی دیکەی توندڕە لە عێراقدا بە گشتی ئەوەی کە ڕووەدا بۆ عێراقیەکان شۆکەوە بۆ لایەنە سیاسیەکان تا ڕادەیەک ئەمان خۆیان بۆ ئامادە کردووە. خوێندنەوەت بۆ ئەم دۆخە چییە کە ئەگوزارێت لە عێراق و بە دیاریکراوی لە دیالەی ناوچە سونە نشین؟ سڵاو کاکاوڕێ، زیاتر لە 20 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی پێشوەختەی 10 ئۆکتۆبەر تێدەپەڕێ تا ئێستا نەیەکلاوەتەوە دەرەنجامەکان لەی قەتعی خۆی وەرگێ و کۆمسیۆن دوا ئەنجامی خۆی ڕابگەێنێ کە ڕێکارەکانی تری یاسایی و دەستوری لەوەی کە دەرفەتێ بدرێتە ئەو لایەنانەی کە تێبینیان هەیەیان تانە لە ئەنجامەکان دەدەن دوای ئەوانیش کە دادگای اتحادی بێگزاری ئەنجامەکان قبول دەکا و پشتڕاستیان دەکاتەوە ماوەچی زەمەنی دەوێت. ینی ئەو دۆخەی ئێستا عێراقی تێدایە و عێراقی دوای هەڵبژاردن و پێشتریش عێراق لە بەردەم کۆمەڵێک قەیرانی ئەمنیدا بوو لە بەردەم ئەوەدا بوو کە هەرخودی هەڵبژاردنەکە ژێر شاری شەقام پێشخرا بوو بۆیە ئەو کەلێنە ئەمنیە ئەو بۆشایە ئەمنیەی کە ئێستا لە ناوچەکانی ناوەڕاست بزات لە پارێزگای دیالە هەیە بەڕاستی دەمانگێڕێتەوە بۆ سەردەمی دوای پرۆسەی ئازادی چۆن بینیمان لە فەلوجە لە ڕوومادی لە شارە سونە نشینەکانی تر کاتێک کە لە یەکەم هەڵبژاردن پێکاتی سونە بایکۆتی هەڵبژاردنیان کرد بینیمان ئەو ناوچانە بە بەو کاردانەوە سلبیانەی کەلی کەوتەوە بینیمان کە قاعیدا لەوێ دروست بووە دواتر هەر ئەو کەلێنەوەی کرد ڕێکخراوی تیرۆریستی داعش دروست بێ تەنانەت شەڕی تایفی لە نێوان شیعە و سونە لەوێ زۆر بەزەقی سەری هەڵدا. ئەم دۆخەی ئێستا هەیە هەمان دۆخمان بەبیردێنێتەوە ئەگەر بێت و پەلە نەکرێت لەوەی کە هەرزوو دەرەنجامەکانی هەڵبژاردن و
ڕێکارەکانی تری پێکێنانی کابینەی تازە بۆی کابینەی تازەی دوای هەڵبژاردننی خودی پێنجەمی هەڵبژاردن دەست بەکار بێ بۆی ڕێگری لەو مەترسیانە بکاکە ئێستا خەریکەوەکو گوتمان وەکو جەنابەت باس کرد کە بەوادری تێکچوونی بارودۆخی ئەمنی لە بەشێکی پارێزگاکانی عێراق خەریکە دەردەکەوێت ئەوە مەترسیە ئەمە بەڕاستیش عێراق جارێکتر دەباتەوە بە تونێلێک کە دەرچوونی تێدا ئاسان نەبێت. ئەمەی کە بە دیاریکراوی لە دیالە ڕۆیەوە تایبەتی لە ناوچە سونە نشینەکان یعنی زۆرێک بە دەستی دەرەکی ناوەبن، زۆرێک بە دەستێکی ناوخۆی ناوەبن بۆی کە جارێکی دیکە ئەو ناوچە ئارامانەی کە لە ناوچە سونیەکان دروست بووەوە ئەو ئاوەدانەی کە لەوێ لە دوای شەڕی داعش بەخۆیەوە بینیوێتی و ئەو بەشدارێ کارایی دوای ینی لە پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو کورسێ زۆری کە سونەکان بەدەستیان هێناوەتە و دەیانێت بە ڕۆڵێکی کاراترەوە بێنەوە ناو پرۆسی سیاسی عێراق ئەمە بە هۆکارێکە زانن و بە فاکتێکە زانن بۆی کە ئەم دۆخە نەخوازراوە لە ناوچە سونیەکان دروست بێتەوە بۆی کە ئەوان نەپەرژێنە سەر پرۆسی سیاسی نەپەرژێنە سەر ئاوەدانی چکە بەڕاستی ئەوان لە هەوڵی دروستبوونی هەرێمێکیشدان. بەگشتی ئەم خوێنەوە تا چەند دروستە و تا چەند ئەمەی کە ڕوئەدا بەم شێوازەیە کاگیوە. بە تاکید یەکێ لە هۆکارەکانی ناسەقامگیری عێراق لە دوای پرۆسی ئازادی پەیوەنددارە بەوەی کە دەستوەردانی دەرەچی هەیە لە کاروباری عێراقی ئەو دەستوەردانە هەمیشە لە بەرژەوەندیەتی دۆخی عێراق سەقامگیری بەخۆیەوە نەبینێت. کاگیوە ئێستا تۆ کامێرت نییە لەگەڵمان چاشی کە دوای ئەوەی خزمەت جەناب دەچمە لای کاک حەسەن عەلی نووسەر و ناساناس کە لە کەرکووکەوە لەگەڵمە. کاک حەسەن ئەم کاتت باش بەگشتی لەگەڵ کاکیوە باسمان لە دۆخی عێراق کرد و لەو ئاڵۆزیانە کردووە کە ئێستا ڕوبەڕووی عێراق بۆتەوە بە دیاریکراوی ناوچە سونە نشینەکان. ئەوەی کە دەگوزارێت لە ناوچە سونە نشینەکان ئەتوانین بڵین ئەمە جۆرێکە لە تەوژمی بەگژاتچوونەوەی ئەو کارایی سونەکان لە پرۆسی هەڵبژاردن ئەو دەنگانی کە بەدەستیان هێنا ئەو کورسیانی کە بەدەستیان هێناوە ئەو ئاوەدانی کە لە دوای شەڕی داعشەوە ناوچانە بەخۆیەوە بینوێتی یاخود نەخێر پێچەوانەی ئەمە ڕاستە. دەستان خۆش دیارە سونەکان لە دوای پرۆسی ئازادی عێراق و لە یەکەم هەڵبژاردننی عێراق بەشێکی زۆریان پایکۆتی هەڵبژاردنیان کرد بەو هۆیەوە حەزمی سونەکان وەکو خۆی لەسەر ساحەی سیاسی عێراق دەرنەکەوت و ئەمە ژوای کرد تا حدێک پەراوێز بخرێنەوە لە نێوان بۆتەی کوتلەی شیعەکانە بتوێنەوە و کەمتر بە یەکگرتووی دەرکەوتن زیاتر پەرتەوازە بوون و فرسەتیان بۆ نەڕەخساکە بتوانن وەکو پێکاتەیەکی سەرەکی و بەهێز دەرکەون لەسەر ساحەی سیاسی عێراق. بەڵام بۆ یەکەم جار لە هەڵبژاردننی دەی 2021 توانیان بە کارایی بێنە سەر ساحەکە و دواتر یاساکەش یارمەتی دەربوو بۆ ئەوان ئەم فرەبازنیە کە بەم شێوازە بوو بە پێ بووە هۆکارێکی باش بۆ دەرکەوتنی حەجمی تەواوی ئەوان لە ناوچەکانی خۆیان ئەمە وای کرد کە بە شێوازێکی باش دەربکەون و جگەلەوەش لە مەنتیقەی ئەنبار بە شێوازێکی زۆر جیاوازتر خزمەتێکی زۆر پێشکەش کراوە بە هاوڵاتیانی ئەو سنوورە دوای ئەوەی کە خاپۆش کرا و ینی ڕوخێنرا و دووبارە بنیاد درایەوە و دروست کرایەوە لەسەر دەستی داعش وێران کرا و حەلبوسی دەورێکی کارایی هەبوو وەکو کەسایەتێکی دیاری سونە بۆ ئاوادانکردنەوەی ناوچە وێرانکراوەکان و ئەمە ژوای کرد کە دەنگدەری سونی زیاتر بەپیری دەنگدانەوە بچن و بەرەو سنووخەکان بچن و زیاتر ئێستا حەجمی سونە ئەتوانین بڵین وەکو خۆی لە هەڵبژاردنیا دەرکەوتووە. کاگێ حەسەن ئێستا ئەوەی کە دەگوزارێت ینی بە دیاریکراوی خەریکە عێراق نزیکە کاتەوە لە لێواری شەڕێکی دیکەی تایفی چونکە بەڕاستی ئەوەی کە ڕوویدا لە دیالە و لە ڕەشاد یعنی ئەمە بەریەکەوتنی سونە و شیعەکانە و ئەمە بە گژاتچوونەوەی جارێکی دیکە تایفیە و دروستبوونەوەی شەڕێکی دیکەی خوێناویە لە عێراقدا. پێ دوای ئێستا سیاسەکانی عێراق لەم سەدەیەدا ینی ڕێگە بەوە بن کە عێراق جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ مەسەلەی تایفی و بۆ
خوێن ڕشتنیی دیکەی جارێکی دیکەی عراقیەکان بەو شێوازەی کە لە ڕابردوو دابینیمان لە ساڵی 2023ەوە ینی بە حەقەت ئەگەر ئەمە ڕووبدا پێ وایە سەرکردە سیاسیەکانی عراق ئەتوانن جارێکی دیکە ئیداری عراق بنەوە بۆ شێوازەی کە عراقەکان خواسیان لەسەری هەیە فەرموو. دیارە شار ڕۆپێکدادان و بە تایبەتی دروستکردنەوەی تایفیەوەی کە لە ساڵی 2010 ڕوویدا لە بەغدا و لە زۆربەی ناوچەکانی تر ئەمە لە بەرژەوەندی هیچ کەسێک نییەوە لە بەرژەوەندی هیچ حزبێکی سیاسی عراقی نییە بەڵام لە پێش هەڵبژاردنەکان و بەشێک لەم ڕووداوانی کە ئێستا دێتە ئاراوە چاوەڕوان کراوە بوو کۆمەڵێک لەم هێزە شیعیانە لەو بارودۆخە سوودێکی باشیان بینی و ئەتوانین بڵێن هێزێکی گەورەی پەرلەمانیان دروست کرد ئێستا ئەو هێزە ئەتوانین بڵێن هێزی حەقیقی خۆیان پیشاندراوە لەم هەڵبژاردنەیە و خەڵک لە هەڵسوکۆت و تەسەڕوفیان ناڕازی بوون بە تایبەت ئەوانەی کە خاوەنی هێزی چەکدار و میلیشیایی بوون لە دوای شەڕی داعش توانیان لە ساڵی 2010 کورسیەکی زۆر بەدەست بێنن کە ناتەبیعی بوو و هەر بوونی ئەوانە لەسەر ساحەی سیاسی جۆرێک لە زوڵم و غەدری لەسەر خەڵک دروست کرد و وای کرد متمانەی خەڵک وەرنەگرنەوە بۆیە چاوەڕوان کراو بوو کە ئەمانە پێیان قبول نییە ئاسی کورسەکانن بەم شێوازە دابەزێ ئەمەش دەست بۆ زۆر شتە بن و لەو نێوەندەیە دەست بۆ ئاڵۆزی و دروستبوونی کێشە و دروستبوونی دووبارە ناکۆچی و هێنان ئاکایی تایەفی و ینی ئەوەی کە ڕوویدا لە منتیقەی دیالە ئاماژەیەکی ڕوونی ئەم سەرداوانن واگەر بێت و بەخۆیانە نەچنەوە هێزە سیاسیەکان و سەرکردی هێزە سیاسیەکان چارەسەری ئەم بارودۆخانە نەکەن کارەساتی زۆر گەورەترە قەومێ چونکە ئەمە سەقافەیەکی بارگراوندێکی کۆنی ئەم ناوچانە یاخۆت عەرەب هەیە بۆی کە هەمیشە ئەڵێ ئەگەر ماستێک بۆ خۆم نەبێ خۆڵی تێکەم حسابی پێکەوە ژیان و مرۆڤایەتی و دیموکراسیەت و ینی گەمەی دیموکراسی نازان هەموو کات بینیومانە گەمەکان بە چەک و بە ململانی چەکداری یەکلاکەنەوە مەش مەترسیێکی گەورەیە لەسەر بارودۆخی عێراق. دەست خۆشاک حەسەن دێمە خزمەت جەنابەت کاک هیوا پێشتر ئەوم لە جەنابەت پرسی ینی ئەمە دوای ئەوەیە کە سونەکان بە هێزێکی گەورەوە هاتنەوە مەیدانی سیاسی دوایەوە هاتنەوە کایی پەرلەمانی کە خۆیان ڕێخستە بۆ توانیان بە دوو بەرە کە یەکێ لە بەرەکان حەلبوسی سەرۆکایەتیە کرد توانیان ینی بێنەوە ناو مەیدانە سیاسیەکە و ئەوەی کە سونەکان مەبەستیان بوو توانیان لە ڕێگەی بەدەستێنانی کورسیەوە و هەروەها لە بەدەستێنانی دەنگەوە ینی بۆ خواری مسۆگەر بکەن و ئەمە لە لای شیعەکان مەقبول نییە ئەگەر مەقبول نییە ینی بۆ دەبێت عراق ببرێتەوە بەرەو کارەساتێکی گەورەی خوێناوی دیکە کە دروستبوونەوەی شەڕی مەسەبیە ئەگەر شەڕی مەسەبی هەر لایەنێک بێوێت ینی مەرامی بێ سەر هەڵبداتەوە عراقیەکان بە گشت لایەنە سیاسیەکان و لێ قوبوڵەکەن یاخود نەخێر ئەوانی ژەخزێنە ناو ئەم ململانەیە کە هیچ کەسێ مەبەستی نییە. کاکاوڕێ من لە وەڵامی پرسیاری پێشووتر وتم دەسوەردانی دەرەچی هەیە لە پاڵ دەسوەردانە دەرەچیەکە ینی تەرکیبەی ئەم زاری ئەنجومەنی نوێنەران بە تایبەتیش ئەو ناکۆچەی کەوتوتە نێو ماڵی خودی شیعە ماڵی شیعی کە دابەش بوونە بەسەر دوو بەرە دوو مەرجعی لە مەرجعی شیعی قومی و نەزەفی ئاراستە دەکرێن جگەلەوە ناکۆچی ئەقلیمیەکانی ئەم دوو بەرەیە بەڕاستی ئەمانیش بەرژەوەندی بەشێکیان لەوەدایە کە سونە بەو هێزەی طبیعیەی خۆی نێتەوە ناو گۆڕەپانە سیاسیەکە بۆیە دەچن دەستوەردان لەم مەلەفە هەستیارە دەدەن ئەوە دەورژێنن کە هەستیارە بۆ تێکڕای عراقیەکان ئەویش پێی دەگوترێت شەڕی تایفی ناکۆچی 100 ساڵ بەردە ئێستای بینی شیعە و سونە لە عراق کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتای دامەزراندنی ئەو دەوڵەتە دەورژێنن دەیانەوێت عراق دەرەنجامەکانی هەڵبژاردن بەستیکەی طبیعی خۆیدا تێنەپەڕێت ئەوە وا دەکات تۆزێ هەموو ئەوانی کە باسمان کرد هەنگاونان بۆ پێکێنانی کابینەی تازە و پرسی یەکلاکردنەوەی کوتلەی گەورە ئەوەی کە ڕادەسپێرێ بۆ پێکێنانی حکوومەت بەڵاتی لە چوارتەوەی ئەم ناکۆچیانە دەسوەردانی تێدا بکەن و
عراق بە دۆخێکدا ئاراستە بکەن کە وەکو بینیمان کە لە چەند ڕۆژێ ڕابردوو لە دیالە کە دەزانین دیالە و ڕەشاد و هەموو ئەو قەزانەی دەوروبەری دیالە بەڕاستی زۆر شوێنی هەستیارن لەبەرەوەی پێشتر لە سەردەمی ڕژەمی بەعز زۆرینەی سونە بووە لەو دوایە بەشێک لەو تەرکیبێ تائیفیە گۆڕانی بەسەردا هاتووە بە تایبەتیش ئەوەی کە ڕۆڵی نێگەتیڤ دەبینێ هێزی سەگداری عراقیە کە خۆی دەبینیتەوە لە میلیشیای زۆرە و زۆر کە تەواجودیان هەیە لە بە بیانووی ڕاوەدونانی سەگدارانی داعش لەو منتیقەیە ئەمانە بەڕاستی لەلایەن خەڵکی ناوچەکەەوە وەک پێویست یعنی قبول کراونین ئەوە وا دەکات کە دۆخی عراق لەوێەوە جارێکی تێک بچێتەوە دۆخی عراق لە باری ئەمنیەوە تێک بچێت بڕوا دەکەم لە باری سیاسیشەوە ناسەقام گیری زۆر بەخۆیەوە دەبینێت. کاگی وایە کێشەیەکە وەکو جەناب داماژەت پێدانی دابەشبوونی ئەم هێزە چەکدارانەیە بەسەر ئەم دوو لایەنەدا لایەنی ینی ناکۆشیەکان کە ویش سونە و شیعەیە بەڕاستی چکەسە ینی بینیمان هێزە چەکدارەکان لە دیالە بەڕاستی ئەوانیش ینی بێبەری نەبوون لەو شەڕەی کە هەڵگیرساوە واروەها لەو ئاڵۆزیانی کە دروست بوو چکە هەر بە حکومیەوەی کێسە حکوومەتی عراقی ئەو تا هێزی زیاتری نردۆتە ئەوێ دیارە ینی متمانە بەو هێزانە نیە لەوێ پێ دوایە یعنی ئەوەی کە ئێستا دەگوزارێت بە دیاریکراوی لە نێوان سوپا و هێزامنەکانی عراقیشدا بێمتمانەی هەیە و دابەشبوون هەیە بەسەر تائیفەی سونی و شیعی واروەها ئەگەر کوردیش بێتە ناو مەسەلەکەوە تا ڕۆژی ئەم ڕۆژ سونە بەلاوازی لە نێوزەیشی عراقدایە ڕاستی ئەوەی کە باڵا دەستە و هەیمەنەی هەیە شیعەکانن کە بەتایبەتیش لە نێو ئەو گروپانەی سەر بە عەشدی شعبی ئەوانە زۆربیان خۆمە دەزانین کە ئەوانە چۆن دامەزران لەسەر ئەساسی و بنەمای فتوای مەرجعی شیعە عەلی سیستانی ئەمانە دامەزران و دواتریش بە یاسا خران و یاسا کران و یاسایان بۆ دەرچوو دەنجی بۆ درا لە خولی چوارەمی پەرلەمانی عراقی بۆیە ئێستا سونە لە نێو منزومەی دیفاعی عراقی هێزێکی لاوازە ئەوەی کە هەیە بەڕاستی ناکۆچەکە لە نێو خودی شیعەکانن شیعەکان بەرژەوەندیان لە ئێستادا لەو ناکۆچیەدا بۆی وەکو کاتەنج باسی کرد سونە بە هێزی طبیعی خۆی بە نۆرمەلی خۆی نێتەوە ناو پرۆسەی سیاسی دانەوێت لاوازیان بکەن بە تایبەتیش دەبینین ئێستا بەرەی تەقەدم کە هەلبووسی سەرۆکایەتی دەکات دووەمین هێزی نێو پەرلەمانی عراقیە کە ئەمە وا دەکات پارسەنجی هێز لە هەر لایەک بۆ لایەکانی ناکۆچی ناوماڵی شیعی بگۆڕێت هەر لایەکە هێزی بەرەی هەلبووسی بتێتە پاڵی ئەو پارسەنگەکە بۆ پێکێنانی کابینەی تازە بە قازانجی ئەو دەشێتەوە بۆیە بەڕاستی دەیانوێت بەر لەوەی سونە بەهێزی سیاسی بەهێزی سەربازی بەهێزی ئەمنی بەهێزی جەماوەری خۆی لە پارێزگاکانی خۆی بێتەوە ناو پرۆسەی سیاسی ئەوان دەستی لێبۆشێنن. دەست خۆشکاگیوە کاگ حەسەن عەلیانی لاوازکردنی بەرەی سونە بیرمان نەچێت ینی لاوازکردنی هەندێک وڵاتانی هەرێمایەتیە کە ئێستا پاڵپشتیشی بەهێزی سونەکانەکەن و بە دیاریکراوی ژانیان پاڵپشتێ بۆتە هۆکارێک بۆی کاڵێن لە داهاتوویشی نزیکدا هەرێمی سونەش بێتە گۆڕێ وڵاتانی هەرێمایەتی بە دیاریکراوی هەندێک وڵات کە پشگیری لە سونەکانەکەن ڕازیە بن بەم دۆخی ئێستا کە ئەگەر بەسە سونەدا بهێنرێت بگەڕێتەوە بۆ ینی ساڵانی پێشووی 2023 کاتێککە بینیمان سونەکان چۆن ئەچەوسێنرانەوە ناوچەکانیان وێرانەکرا لە ماڵ و حاڵی خۆیان دەرەکران دیارە ئێمە ئەگەر سەیری ینی بارودۆخی عراق بکەین ینی بەرژەوەندەکان هەمیشە ئەوەی کە لەگەڵ بەرژەوەندەکانە هاوتەری بوو بێ ماوەتەوە گەشەی کردو ڕۆیشتووە ئەوەی کە یەکتر بڕبێ لەگەڵ ئەو بەرژەوەندی وڵاتانی بەهێزی هەرێمی و نێودەوڵەتی ئەوە لە ناوەچێ و کۆتایی پێدە دیارە سونە و تایبەتی ئەو بەرەی تەقەدم کە هەلبووسی ڕابەرایەتیەکە زیرەکانە هاتۆتە پێشەوە و توانیوێتی لەگەڵ ئەو ئاراستەیە بڕاکە بەرژەوەندی هەندێک وڵات ینی بەریەکەوتن دروست ناکاوە و ئەوەش ڕوونەکە هەندێک وڵاتی هەرێمایەتی بەهێز پشتگیری لە حەلبووسیەکان و لە سونەشەکەن و ئەمەوە ئاکات کە ئەگەریمانەوەی بەم شێوازەی ئێستا ینی ئەگەرێکی بەهێزە لەگەڵەوەشدا بەشێک لە ئاراستەیەک لە ناو شیعە کە زیاتر مقتەدا سەدر سەرۆکایەتیەکە ینی لەگەڵ ئەوەیە کە ئەوێ بەم شێوازە بارودۆخەکە بێنێتەوە ڕەنگە لە یەک نزیک بوونەوە هەبێ و ئەوێ
چۆن کە هێزی یەکەم بۆ لەسەر ئاسی عراق لاڵبژارنەکان و تموحیەوەشەیە کە کوتلەی ئەکبەر و کوتلەی گەورە بێ لە ناو پەرلەمان بۆیە پێویستی بە حەلبوسیە بێ و پێویستی بەلایانی تریشە بێت لە ناو کورد و لایەنەکانی تریش بۆیە ڕەنگە ببێتە غیتا و پارێزەرێک بۆ حەلبوسی و کوتلەکەی و ئەمانە یاریکەری سەرەکی سونەن و باش توانیویانە گەشە بە خۆیان بدەنەوە بمێننەوە و نزیکشن لە زۆر ئاراستەی وڵاتانی وەکو ئەمریکا و ئەگە ببین لە ڕابردووە چەند جارێک حەلبوسی سەرداری وڵاتانی چواردەوری کردووە و سەردانی ئەمریکای کردو هەموو ئەمە ینی گەمەیەکی سیاسی زیرەکانەی کردو بۆ گەشەکردنی خۆی و مانەوەی خۆی بۆیە ڕەنگە ئەو بەرەی تر کە بەرەی دژن و پێیان وایە کە سونە نابێ بۆ شێوازە گەشە بکە ڕەنگە نەتوان لە ئێستاە سونە بسڕنەوە دوای ئەوەی کە لە پەرلەمان توانیان دەنگێکی جیاوازتر لە جارەکانی تر بێنن و ئەمە ئەمری واقعە و ئەمری واقع پێویستە خۆیانی لەگەڵ گونجێنن لە برەوەی کە هەوڵی سەڕینەوەیان بدەن. باشە باست لە ئەمریکا کرد ینی ئەمریکا تا چەند ڕازیە بە دۆخی ئێستای عراق کە بەم شێوە ئالۆز بێت چکە ئەمریکا بەرژۆندیی باڵای هەیە لە عراقداوە میشە شێوە بەرژۆندەکانی خۆی پارێزێ هاوکات لەگەڵ ڕێخستنی پەیوەندیشی باش لەگە سەررجەم لایەنە عراقیەکان بە سونە بە شیعە بە کوردەوە ئەمریکا کەوتە کوێی ئەم ململانیانەوە ئەگەر ینی مەترسی زیاتر بکەوێتە سەر دۆخی عێراق و زیاتر سیاسەتی لایەنەکان بۆ ئاراسەیە بێت کە دۆخەکە بەرەو ئالۆزی بەرن پێ دوای ئەمریکا هەڵوێستی کوێ بێت؟ دیارە ئەمریکانی هیچ کاتێک تەماشاکەر نییە لە پشتپەردەوە هەوڵی ڕێخستن و دروستکردنی ئەو ئاراستەیە کە خۆی ئێوێ و بەرژەوەندەکانی ئەوی تیا پارێزراوە بە دڵنیایی و ئەمریکا ڕەنگە بەشێک لەم گەشەکردنەی سونە و بەشێک لەم گەشەکردنەی سەدر و دوور نەبێت لە پاڵپشتی و ینی پشتگیری ئەمریکا چکە ئەمریکا ئەوێ بە هەر نرخێک بێت عێراق لە ژێر دەستی ئێران دەرکا و ئەو ئاراستەیە کە تایە زاڵ بۆ لە ڕابردووە ئاراستەیەکی نزیک لە ئێران بووە ئەوێ ئێستا کار بۆ پێچەوانەکەی بکە و ئەرزیەت هەیە و کەسەکانیشان کارکتەرەکانش مۆجودن بۆ نمونە ئێستا ئێمە سەدر هێزێکی کاریگەرە لەسەر ئاستی عراق و جەماوەرێکی تونند و تۆڵ و یەکگرتووی هەیە و کوتلەیەکی بەهێزی هەیە ئەمە دیارەکە نزیک نیە لە ئێران و بەرژەوەندەکانی ئێران لە لای سەدرەوە ڕەنگە پارێزراو نەبێ بۆیە ئێران هەمیشە ینی ئەوێ سەدر لە دەرەوەی یاریەکان بێ و یەکلاکەرەوە نەبێ و ئەمە وای کردووە ئەمریکا ینی ئەم جارە هەوڵی ئەوە بدا کە عێراق بەرە و ئارامی زیاتر و سخارێکی زیاتر بەرێ بەوەی کە هەیمەنەی ئێران و هەیمەنەی هێزی چەکداری میلیشایەکانی شیعی لەسەر عێراق لابەرێ وایش لە ڕێگەی ئەو هێزە سەرکەوتوانی کە ئێستا هەیە و پاڵپشتیانەکە بۆی کە بتوانن لە ماوەکانی داهاتوە حکوومەتێک پێک بێ کە لایەنی کەم مەسافەیەک لە بینی ئەم حکوومەتە و ئێران هەبێ بەڵێ کاک حەسەن کات بەرژەوەندەکانی ئەمریکا پارێزراوتر بێ و بە دڵنیایەوە ئەو کات دامێکی باشی ئەم حکوومەتە ئاکات. بەڵێ دەست خۆش کاک حەسەن دێمە خزمەت جەناوت کاکیوە یعنی ئێستا زۆرێک لە چاودێرانی سیاسی کە چاودێری ڕەوشی ئێستای عراقەکەن ینی ئەمە بە هەوڵێک لێکەدەنەوە بۆی کە ینی بەرەو پرۆژەکەی بایدن بچن کە ئیش دابەشبوونی عێراقە چکە ینی بیرمان نەچێت ینی هەمیشە سونە یەکێک بۆ لەو لایەنانەی کە لە ڕابردوو ڕاستە ڕەفزی ینی هەرێمێکی سەربەخۆیە کرد بەڵام ئێستا هەموو هەوڵەکان بۆ ئاراستەیە چکە بژانەوەیکی باشە ناوچەکەیان هەیە هەروە لە ڕووی ئابووریەوە دەوڵەمەندە بە غازی سروشتی و بە کۆمەڵێک کانزای دیکە یعنیمە دەوترێت هەوڵێکە بۆەوەی کە هەرێمی سونە پایەکانی لە ئێستەوە بەم شێوازەدا بمەزرێنرێ ئەمەیان وایە ئەگەر وایە دروستبوونی هەرێمێکی سونە زەرەرە بۆ عێراق و عێراقیەکان عرب شتێکیان هەیە دەڵێ یارەیت یعنی ئەمە دەڵێن خۆزگەەوە دەبوو کە بەڕاستی ئێمەی کورد لەنێو ئەو پرۆژەیە بکە بە پرۆژەی بایدن ئەو کاتێک کە سیناتۆر بووە پرۆژەی داڕشتووە و نەشە ڕێگایی هەبووە بۆ ئێمەی کورد بەڕاستی دەرکەوت ئێمە لەنێو نەگەمەی دیموکراسی دەتوانین مافەکانی خۆمان بەدەستبێنین نە لەنێو ئەو گەمە زۆرینە و کەمینەی کە ئێستا هەیە لە عێراقدا بەڕاستی
خۆزی هەمویان دەگەیشتنەوە قەناعەتە ئێمە لە چوارچێوەی پرۆژەیەکی کۆنفیدرالی کورد سونە شیعە بێکەوە دەوڵەتی عراقمان بەڕێوە بردبە هەم خصوصیەتی ئێمە وەکو کوردستان هەم سونە وەکو خصوصیەتی خۆیان ئەو کاتێ بەڕاستی دەبۆت نمونەیەکە لە زۆرێک لە وڵاتانی وەکو پێشکەوتوی ئەوروپاش هەیە ینی مەسەلەنەوە لە بەلجیکا هەیە و لە سویسرا هەیە ینی ئەمە شتێکی زۆر زۆر باشە هەر ئەمە شەوا دەکات دەبێتە مای سەقامگیری یەکزارەکی عراق دەتوانێت ئەو مێژووە ناشیرنەی 100 ساڵی ڕابردوو لە ڕێگای ئەم کۆنفیدرالی و ئەو تەقسیمە لەسەر ئەساسی کوردستانی سنی شیعی بەڕاستی ئەم ناخۆشیانەی ڕابردوو ئەم شەڕانەی کە هەمیشە پێکاتەکانی عراق دەستکان لەسەر دڵیانە ڕۆژێ لە ڕۆژان ناکۆچی بینی شیعە و سونەدارشتر تەقێتەوە کورد و شیعە تەقێتەوە ئەوە دەبینین ئێمە لە ناوچە کوردستانیەکان ئێمە هەمیشە لە بەڕاستی لە بەردەم هەڕەشەی لە ناوچوونی ئەو ناوچانەی لە بەردەم تعریبێکی تازەی ئەو ناوچانەی بۆیە ئەگەر ڕێکەوت بڕێک بە ڕێکەوتنی هەرسێ لابێت ئەمە بیرۆکەیەکی زۆر زۆر باشە پێم وایە بەشێکی وڵاتانی عەرەبیش بە تایبەتیش وڵاتانی کەندا و گەیشتونەتە و قەناعەتە کە پێشتریش هەنگاوی بۆ درابوو لە سوارتەوەی پرۆژەیە کە ناودرا بوو سەفخەت القەرن ومێ دەکەین هەموو لایەک بە تایبەتیش ئەوانەی لە نزیکەوە مهتەمن بە بارودۆخی سیاسی عراق بگەنە ئەو ڕای کە چارەسەرێکی دەزری ناکۆچیەکانی نێوان پێکاتەکانی عراق لە ڕێگای ئەو کۆنفیدرالیەتی کە باز دەکرێت ئەگەر لە ئێستادا جائز نەبێت هەر سێلا وەکو سێ دەوڵەتی جیا لە عراقدا بەڕاستی بڕیار بدەین دەکرێت بە کۆنفیدرالیەتێک لە بینی هەر سێ پێکاتەکان هەبێت ئەمە چارەسەری دەزری ناکۆچیەکانی عراق دەبینین ئێمە کاگی واگەرە و شەڕە درێژە بکێشێت یاخود ئەو ململانێتوندانە لە نێوان سونە و شیعە جارێک کە سەر هەڵبداتەوە پێ دوایە کورد ینی پریشکی بەرناکەوە کورد دەرئاوە سەلامەتە بێت چکە ئێمە ینی بیرمان نەچێ سنوورێکی دوور و درێژمانەیە لەگەڵ ئەهلی سونە و زۆربەی وەکو جەنابە دامەژەت پێدا و ناوچانەی کە کێشە لەسەرت دەکەوێتە ناوچە سونە نشینەکانەوە یەخۆ گەر بەم شێوازە لەوێ گرژی و ئاڵۆزی و بەریەکەوتن هەبێ کوردیش زەرمەند دەبێت لەوێ بەتاکی دادا و مەسەلە کوردیە ئەوەی لە دەورەی کورە بێ پرۆشی بەردەکەوێت تا عراق وەکو کورە ئاگرەکە وایە هەر دەمێک بتەقێتەوە هەر دەمێک ئەم ئاگرە گر بسەنێت بەڕاستی پرۆشی بەر ئێمەی کورد دەکەوێت هەلا لە دیالەوە بگرە لە خانەقینەوە بگرە بۆ تا هێوە تێر دەڕۆی بەرەو مندەلی دێەوە بەرەو کەرکووک و شەنگار و مەخمور و هەموو ئەوانە کە ئێستا خاڵی ناکۆچی پێکاتەکانی شیعە و سونەن هەردوو چیان لەگەر کورد بۆیمە دەزانین شیعە و سونە ئەوەی کە لە چوارچێوەی پرۆژەی تعریف هاتوۆتە ناوچە کوردستانەکانی کەرکووک و ناوچەکانی تریش بەڕاستی ئێستا ناکۆچی جدیان لەگەر کورتەیە ئەوە دەبینین ئەو دۆخەی ئێستا لە بەرامبەر گوندنشینانی گوندەکانی دەوروبەر لە کەرکووک دەبینین ڕۆژانە بە عەقلی گەڕانەوە بۆ سەردەمی دەسەڵاتی بەعەز مامەڵە لەگەر پرسی کورد و کێشەی ئەرزی جوتیارانی کورد لەو ناوچانە دەکەن بۆیە کورد ناتوانێت بینەرێکی بێلایەن بێ لە بەرامبەر تەقینەوەی ناکۆچی شیعە و سونە بە تاکید پرۆشی بەردەکەوێت بۆیە لە ئێستادا کورد دەتوانێت ڕۆڵ ببینێ ڕۆڵی ئەوەی کە ئەم دۆخە نەگاتە ئاستی تێکدادان نە لە نێوان شیعە و سونە نە لە نێوان شیعە و کورد نە لە نێوان سونە و کورد کە دەزانین ئێمە ئەو ئەزمونەمان تاقی کردوێتەوە هەمومان تێدا زەرمەند بووین بە تایبەت کورد زەرمەندی یەکەمی ئەم شەڕەیە بەڵێ دەست خۆش کاگ هیواسەی سەلیم دێمە خزمەت جەنابەت کاگ حەسەنیانی زۆرێکی کە وها وێنای ئەم دۆخەکەن کێسا عێراق و بە تایبەتی ناوچە سونیەکانی پێدا تێپەڕە بێت یعنی ئەمە دەوترێت لێدانە لەو هیلالە شیعەیی کە ئێران مەبەستی بوو لە ڕابردوو دروستی بکات لە نێوان هەندێک لە وڵاتانی شیعە مەزهەب بە دیاریکراوی کە ینی ڕێڕەوەکەی بە ناوچە سونە نشینەکانە تێپەڕیەوەی کەیبیرن ئێستا ینی لێدانە لە حەژی شعبی لێدانە لە هێزە چەکدارەکانی کە ئێران پاڵپشتیان دەکاوە تا ڕادەیەکی ژۆک و دەوترێت ینی هەم ئەمریکا لەگەڵەوە دۆخەیە هەم هەندێک وڵاتانی دیکەی هەرێمی بەڵام لە بەرامبەری شابینی ینی ئێران تا ڕادەیەک ینی
ڕازیە بۆ دۆخی کە گوزارێت لە بەرامبەر هەندێک ڕێککەوتن و نزیکبوونەوە لەگەڵ ئەمریکادا ئەمەیان تا چەند دواریدا ئەگەر بەم شێوازە بێت دۆخەکە لە ناوچە سونە نشینەکان. دیارە ینی ئەمریکا ئەنی سیاسەتەکانی هەمیشە لە پێناو پاراستنی بەرژەوەندەکانی خۆیەتی و ئێرانیش بەهۆی ئەو بارودۆخی کە بەسەری هاتۆ لە ماوەکانی ڕابردوو زیاد لە پێویست تەنگ کراوە و حەسر کراوە کە ینی خەڵکەکەی لە بارودۆخێکی خراپایە بە دڵنیاییەوە جم و جوڵەکانی ئێران بۆ دەربازبوونی لەو بارودۆخە پێویستە قوربانی بە خۆی یاخود بە کەسانێکی نزیک لە خۆی بدا بۆ دەربازبوون ناچار بۆ دوورکەوتنەوەی کە ئەو قوربانی بە خۆی نەدا قوربانی بە کەسانێکی نزیک لە خۆیدا ڕەنگە حەشدی شابی بێ لە عێراق یاخود نزیکەکانی ئەو لە سووریا یاخود لە یەمەن پێویستە هەموو ئەمانە لە پێناوی دەربازبوونی لەم بارودۆخە لەسەر مێزی گفتوگۆ دەستبەرداری هەندێکی بێ بۆمانەوەی هەندەکەی تری دیارە باز لەواکرێ فعلەن باز لەواکرێ کە ئێران دەستبەرداری گروپە شیعەکانی عێراق بووە بۆ ئەمریکا و بەرامبەر بۆی کە کاراسانی بکرێەوە هەموو ئەم حەساری کە لەسەرێتی بۆ شێوازی ئێستا نەمێنێەوە گفتوکۆکان دەست پێ بکەنەوە لەسەر ئەتۆمی کە لە ماوەکانی ڕابردوو هەردوو لایەنی تیا دەستبەرداری بوون و هەڵیان شانۆتەوە دیارە عێراقیش ئێستا ساحەی ململانەیەکی ینی واقعیە لە بینی ئەمریکا و ئێران و یاریکەرەکانیش ئەوانن کە لە دوای شەڕی داعش و بوونە خاوەن هێزێکی میلیشیایی چەکداری گەورە کە ئەژینداکانی ئێرانیان زیاتر لێرە جێبەجێ کرد و ئەمە وایە کرد کە بوو بۆ مەترسی لەسەر هەموو پێکاتەکانی تری عێراق و بوو بەسەر مەترسی لەسەر سیستەمی سیاسی عێراق چونکە بینیمان لە ڕابردووە هەڵیان کوتە چەند دام و دەستگایەک لەوە کەناڵی تەلەڤیزۆنی و شوێنی تر و دەستگای حکومی و لە دەروی ئیتاری حکوومەتن هەرچەندە مەرجعی باڵا داوای کرد کە بستنە ژێر چەتری وەزارەتی دیفاع سەدر بە هەمان شێوە چەند جارێک داوای کردو کە چەک دابنرێ و هەمویان خۆیان ڕێک بخەنەوە ئێستا دووبەرن بەرەیان ئەوانن کە گوێڕایاڵی مەرجعی باڵاکەن و لە ناو حکوومەتە جێبەجێ فەرمانەکانی وەزارەتی بەرگری عێراقکەن و بەشێکی زۆریشان ئەوانن کە لە هەیئەی حەشدی شەعبیان ئەمانە 100% نزیک لە ئێرانن و ئەجنداکانی ئەوان جێبەجێکەن و بەدڵنیاییەوە ئێران هەموو هەوڵێکی چڕ کرد بۆ دروستکردنی هیلالی شیعی و تێپەڕاندنی ئەو کێشە ململانیانی خۆی بۆ دەروی وڵاتەکانی خۆی وەکو سووریا و عێراق و یەمەن و هەموو ئەم چواردەورەی و بە شێوازێک ینی پلانی بۆ داڕشت بوو کە بیکات هیلالێکی شیعی بەهێز و لەو ڕانگەیە شەوانی ململانەی وڵاتانی عەربی کەنداوی پێ بکە و ململانی ئەمریکای پێ بکە و بەژەوەندەکانی خۆی پێبێنێتە دی پێ پارێزێ بەڵام حەسارەکەی ئەمریکا و ئاوپەیمانانی ئەمریکا زۆر زیانی گەوری بە ئێران گەیاندووە ڕەنگە نەتوانێت و پێویست نەفەقە و تێچووی هەموو ئەو چواردەورە دابین کە لە کاتێکدا خۆی و گەلەکەی زۆر تووشی برسێتی بوونەتەوە بۆیە ئەبێ دەستبەرداری هەندێک بارودۆخ بێ بۆی کە هیچ نەبێ هەنگاو بەرەو ئاسایی بوونەوە بدا دوای ئەوەی کە ئەویش هەڵبژاردننی تازەی ئەنجام تاوە سەرۆکیی تازەی هەیە و ئەمریکا بە هەمان شێوە سەرۆکی تازەی هەیە و زۆر جار دیموکراتەکانیش نەرمتر بوون لەگەڵ ئێرانیەکان بە بەراورد بە کۆماری بەرامبەر کە زۆر جار تون بوون ینی ئێستا بە حکمەوەی کە باڵێ بە حکمەوەی کە ئێستا دیموکراتیەکانن ڕەنگە ئەگەر هەوڵەکان بگاتە ئەنجام لێک تێگەیشتن هەبێ و بەرەو ڕێکەوتنی زیاتر بچن ئەمەش بارودۆخی ئێران بەرەو باشترە بە و ینی تەسەورەکەم لە عێراقا ئەم بارودۆخی کە هەیە بە تایبەت ئەوەی کە نزیکن لە ئێران بەشێکی زۆریان بەرەو پوکانەوە لە ناوچوون بچن چکە ئەگەر ئێران دامێکی بەقوتیان نەکا و نەتوانێت بیان پارێزیەوە ناتوان خۆیان پارێزن بەرامبەر بە هێزە ئەقلیمیەکان و بەرامبەر بە ئەمریکاش هەر بینیشمان ینی یەکسەر لە دوای ینی ئەنجامی هەڵبژاردنەکان هەم ئێران ینی مبارەکەی ئەنجامەکەی کرد و هەم تا ڕادەیەکیش لەو لایەنانی کە ڕەوزی نەتایجی هەڵبژاردنیانە کرد ینی ئێران زۆر پشگیری نەکردن بۆ نمونە هێزەکانی حەشدی شعبی کە نەیانتوانی کورسی بەدەست بێنن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق
سوپاس دەکەم کاگێ حەسەن دێم و خزمەتجان کاگێ هیوایانی ئەوەی کە عێراقیەکان و لایەنە سیاسی عێراقیەکان دەیانخواست دوای هەڵبژاردن دۆخی عێراق تا ڕادەیەک بەرەو ئارامی بڕات و دۆخێکی سیاسی مستەقیر بێتە ئاراوە و حکوومەتی عێراقی ئەوەی کە هەیە لە داهاتوودا بە خێرایی و بە ئاسانی پێک بێنێ بەڵام ئەم دۆخی کە گوزەرێت پێمانەڵێ کە حکوومەتی عێراقی ئاسان پێک دێ و لایەنە سیاسیەکان ئاسان دەشە سەر مێزی گفتوگۆ و دانووسانەکانیان بەڕێەکەن یاخود نەخێر پێچەوانەکەی ڕاستە بە تاکیدی کاریگەری نەرێنی دەبێت لە سەربار و دۆخەکە هێندەی پرۆسەی پێکێناری کابینەکە دوا دەخات کە خۆی ئێستا دواخراوە کە ئەو دواخستنەی ئەو 20 پرۆژە پەیوەندی بە ئەو تانانە هەیە کە کوتلە سیاسەکان لە دەرەنجامی پێشوەختەی هەڵبژاردنیان داوە بەڵام دیسانی شێشتان پرسی کوتلەی گەورە کە ئەگەرتی یاسای تازە یەکلای کردوتەوە بەڵام دیسان هەر مالیکی و ئەوانەی کە لە بەرەکەی مالیکیدان پێداگرن لەوەی کە سوود لەو عرفا دەستوری و یاسایە وەرگرن کە دادگای باڵای ئیتحادی لە خودەکانی سێ و سوار پرسی کوتلەی گەورەی پێیەکلا کردوتەوە ئەجینا ئەم جارە بە پێی یاسای نۆی هەڵبژاردننی کە هەڵبژاردننی پێشبەختی پێجاب درراوە کوتلەی گەورە ئەوەیە کە کۆمسیۆن ڕایدەگەێنێ براوەی یەکەمە پێشتر وانە بوو پێشتر مادەی دەستوری مادە 76 پێڕوانینی زیای لەسەر دەکرا ئەو بوو دادگای تەحادی یەکلای کردەوە دەڵێ کوتلەی گەورە ئەو کوتلەیەکە لە یەکەم دانیشتنی پەرلەمان خۆی ڕادەگەێنێ بەڵام ئەم زەدەلا پێم وایە بە پێی ئەو یاسا کۆتایی پێهێنرا و ئەگەر ئەم ناکۆچیانی کە ئێستا هەن ئەم بارودۆخە ئەمنیە نەبووایە دوای ڕاگەیاندنی دەرەنجامەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنەوە ئەو کاتە سەرکۆمار لە ڕێی مەرسومێکەوە پێی ئەو دەسەڵاتی دەستور پێیداوە بانگشتی ئەندامانی هەڵبژێردراوی دەکرد بۆ کۆبوونەوەی یەکەمی پەرلەمان لە کۆبوونەوەی یەکەم دوای سازانی پێکاتەکان شکەم و دەزانین عراقی دوای پرۆسی ئازادی عراقی تەوافقا بە پێی ئەو مەبدەئی کە عراقی لەسەر بنیاد نراوەتەوە دوای ڕوخانی ڕژێمی سەدام دەبێت ئیتفاق بکرێت لەبەرەی پۆستە سیادیەکان پشی پێکاتەکانن مەسەرەن ئەنجومەنی نوێنەرانی پێکاتی سونە بۆ سەرکۆمار هی کورد بۆ سەرۆکۆزیران هی پێکاتی شیع بووە دەبێت لە یەکەم دانیشتنی پەرلەمان سەرۆکی پەرلەمان و دوو جێگە هەڵبژێدرن ئەوە بەتاکی دوای سازان و ڕێککەوتنی نێوان هێز و لایەنە سیاسەکان ئەو کاتە دێن کوتلەی گەورە ڕادەسپێردرێت بۆ ماوە زەمەنیەکە دەستور بۆی دانەوە لە ماوەی 15 ڕۆژ دەبێت ئەو پێکاتە وەزارەکەی خۆی پێشکەشی پەرلەمان بکات بەڵام بەتاکید من وەڵامی پرسیارەکەت بۆ شێوە دەدەمەوە ئەم ناسەقامگیریە ئەمنیە ئەم بارودۆخە ئەم زارشتر سەرهەڵدانەوەی ناکۆچی تایفی کاریگەری لەسەر ڕێسکەی ئاسایی بەڕێوەچوونی هەنگاونانی کابینەی تازە دەبێت زۆر باشە کاگیوە دەست خۆش کاک حەسەن پێشتر و پرسیارەشم لە کاگیوا کرد ینی هەم خۆشی ئاماژەی پیا لە قسەکان ینی کورد بۆ ئەم قۆناغە دەبێت چۆن مامەڵە بکات چکە ئێمە کۆمەڵێکە گەری زۆر گەورەمان لە بەردەمە یەکیشانەوەیە ینی پێکێنان و درەنکەوتنی حکوومەتی عراقی و هەروەها پێکێنانی ینی بەرەیەشی هاوبەش هەم لە نێوان سونەکان هەم لە نێوان شیعەکان هەم کورد خۆی یەکلاکاتەوە بەسەر کام بەرێدا بەڕاستی کورد دەبێت چۆن بچێتە ناو ئەم مامەڵە سیاسیانەوە و چۆن دۆخی خۆی پارێزێ لە هەموو ڕۆکانەوە بەگشتی دیارە کورد سەرەتا پێش چوونی بۆ بەغدا پێویستە لایەنی کەم کۆبوونەوە و لێک تێگەیشتنی هاوبەش لە ناوان کوت لە سەرکەوتەکانی کوردستان هەبێ و هێز سیاسەکانی کوردی ئەگەر لایەنی کەمە بیر لە بەرژەوەندەکانی باڵای خەڵکی کوردستان و کوردستانەکان بەگشتی بکەنەوە و یەک کوتلەیەکی هاوبەش دروست بکەن و خۆیان لەسەر کوتلەکانی شیعە دابەش نەکەن و هەوڵدەن لەگەڵ ینی بە یەک پاکێز بچنە ئەو حکوومەتەوە و کار لەسەر بەرنامەی حکوومەتەکە بکەن واگەر بێت و بە یەکگرتووی بچنەوە حکوومەتەوە بە دڵنیاییەوە توانن جێپەنجەیەکیان هەبێت لە نووسینەوەی پرۆژەی حکوومەتەکەەوە کارنامەی حکوومەتەکە نەک تەنها وەرگرتنی پۆست و وەزارەت چونکە ئێمە سوود لەوە نابینین تەنها پۆستێک وەزارەتێکمان نەبێت ئایا کورد داواکاری چیەوە ئەوێ لە ماوەی 4 ساڵی داهاتوو چی جێبەجێ بکرێت ئەبێ کار لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بکە و ئەبێ حکوومەتی عێراقی لە کابینەی داهاتوو
بیر لەسەرەوە بکاتەوە کە لیژنە پێک بێنێ بۆ جێبەجێکردنی ئەم مادەیە و ئاساییکردنەوەی بارودۆخە ئیدارەکان و جگەلەوە هەڵوەشانەوەی ئەو قەراراتانی کە حزبی بەعز داوێتی تایبەتە بە زەوی کشتتوکاڵەکانی جوتیارانی کورد و بابەتی پشکی بودجەی هەرێمی کوردستان کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە تەواوی بڕێنرا و خەڵکی تووشی نەهامەتی کرد لە کوردستان و بودجەی هێزی پێشمەرگە کە چەند ساڵێکە وەکو ناودانرێەوە لە پشکی سیادی ئێڵدرێتەوە بەشی پێشمەرگەی لێ نادرێت لە بەرامبەردا حێژی شابی پڕچەک کراوە و بودجەیەشی زەبەلاحی بۆ دانراوە و پێشمەرگیان لێ بێبەشکرۆ بۆیە گرنگە ئێمە وەکو کورد هەموو هێزەکان بە هاوبەشی و بە یەکگرتووی بچینە دانووسان و گفتوگۆوە و لەگەڵ ئەو لایەنە بین کە خواستی کورد و پلانی کورد لە ناو پلانەکانی خۆیانە جێەکەنەوە و کورد ئەبێ بۆ شێوازە بەشداری بکە بەڕاستی نابێت کێ بڕچێ بکە دوو کاندیدی جیاوازی هەبێ بۆ پۆستەکان و بێت ناوخواانە ڕێکەوتن بکەن و هەمویان پشتگیری و پاڵپشتی و کاندیدانە بکەن کە خۆیان دیارریەکەن بۆی ئاسانتر بێ و ڕێزێکی زیاتر و دەستکەوتێکی زیاتریان دەسەکەوێت بەدڵنیایی و پێویستیان بە کووردا وایانەوێت کورد بەشدارێکی کارای ئەم حکومەتە بێ و لەگەڵەوەشدا سەنگی یەکلاکەرەوە بێت کە هێزێکی کوردی زیاتر لە ئێستا زیاتر لە 60 کورسی بەوەزەم 63 کورسی پەرلەمانیمانەیە ئەگەر بێت ئێمە یەکگرتن بکەین ئەمە ئەتوانین دەستکەوتی باشمان هەبێ بۆ خەڵکی کوردستان نابێت بیرلەوە بکرێتەوە کە هەر حزبێ کام وەزارەت یاخود کام پۆستی وەرەگرێت لە بەغدا ئەگەر ئێمە یەکگرتوویەکە هەبێەوە پلانەکە لەناو بەرنامەی حکوومەتە جێگەی بەرنامەکانی خۆمان بکەینەوە بەدڵنیایی و پۆستەکانش بە استحقاقی خۆمانەوە زیاد لە پێی زۆرەگەین ئێمە لە ساڵانی پێشوو لە سەردەمی ڕەوانشاد جەنابی مامجەلال بەشێکی زۆر لە پۆستی کورد لە بەغدا و لە پۆستەکان شۆڕەوە بۆ بەڕێوەبەرە گشتەکان و ڕاوێژکارەکانەوە هەندێک عەرەب هەبوو ئەیگوت ینی کورد لە پارێزگاکانی خۆشمانە پۆستیان هەیە هەندێک جار لە عەرەبەکان زیاتر ینی وەکو نوکتەیەکیان لێ کردبوو ئەمە وای کردبوو کارایی جەنابی مامجەلال بووە کارایی سەرکردایەتی کورد بوو لەو کاتەوە بەهێزی کورد بوو لە بەغدا بۆیە ئێمە بێ بەو نەهجە ئیش بکەینەوە بۆ شێوازە دووبارە بیردەوە بکەینەوە بەرژەوەندەکانی خەڵک بپارێزرێ دەستخۆش کاگە حەسەن عەلی نووسەر و یاساناس کە لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاس دەکەم هەروە سوپاس بۆ کاگیوا سەید سەلیم نووسەر و چاودێری سیاسی کە لە ڕێگەی سکایپۆ لە ڕەواندز دەگەڵمان بوو سوپاس دەکەم کاگیوا بۆ جەنابیشتان بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بوو خواتان لەگەڵ